لە ڕۆژی پێنجشەمەوە شەپۆلێکی چڕی خۆڵبارین کەرکووک و شارەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و بەهۆیەوە سەدان کەس تووشی تەنگە نەفەسی بوون و سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. زۆربەی ئەوانەی سەردانی نەخۆشخانەکانیان کردووە نەخۆشی درێژخایەن و تەنگە نەفەسیان هەبوو، ژمارێکیشیان منداڵ بوون. لە دوێنێەوە ئەم دۆخە نەخوازرا بۆ هاوڵاتیان دروزۆ بە شێوەیەکی گشتی ئەم خۆڵبارینە و ئەمە بە شێوەیەکی تایبەتی لەسەر نەخۆشەکان تۆزە قورستر دەکەوێت بە تایبەت ئەوانی کە نەخۆشی دڵیان نەخۆشی هەناسەدانیان هەیە بە تایبەت نەخۆشەکانی ڕەبۆ ئەو کەسانی کە پامپەکانیان هەیە بەخاخ بەکاری دێنن بە شێوەیەکی گشتی ژمارێکی زۆر نەخۆش لە دوێنێەوە ڕووی تێکردن و نیشانەکانیان ئەوەیە کە نەخۆشەکە ناڕەحەت دەبێت هەناسەدانی خێرا دەبێت هەست بە ماندوێتی دەکات شەکەت و هیلاک دەبێت لە ڕێگا زوو هیلاک دەبێت ناتوانێت زۆر بە پێ بڕات. لە کەرکووکیش سەدان هاوڵاتی بەهۆی خۆڵبارینەوە تووشی تەنگە نەفەسی بوون و ڕویان لە نەخۆشخانەکان کرد. تەندروستی شارەکە دڵنیایی بە هاوڵاتیاندا و ڕایگەیاند نەخۆشخانەکان ئامادەن بۆ وەرگرتنی ژمارەی زۆری نەخۆش و دەرمان و پێداویستی پزیشکی پێویستیشان لە بەردەستدایە بۆ چارەسەر. هەساین بە ئامادە باشیکردنی هەموو ڕدهەی تەواریەکانی نەخۆشخانەکان فریاکەوتنی نەخۆشخانەکان بە ئامادەکردنی پزیشکی پسپۆر و دەرمانی پێویست و ئۆکسجین بۆ ئەو نەخۆشانەی کە دێن بۆ نەخۆشخانەکانمان و هەروەها ئاگادارکردنەوەی بەشی ئەمبڵانس بۆ ئەوەی لەسەر ژمارەی 122 هەر کەسێک خەڵکی کەرکووک لەکوێوە تەلەفۆنمان بۆ بکە هەتا ئەمبڵانسی بۆ بنێرین ئیسعافی بۆ بنێرین بە زووترین کاتبی گەیەن تا مستەشفا و خۆی نەکاتە تنگانەوە. زیاتر ئەو کەسانە تووشی ناڕەحەتیە بن کە دکتۆر فەرەیدون ئیبراهیم پسپۆڕی نەخۆشیەکانی هەناسە ڕایگەیاند ئەو کەسانەی ڕەبۆ یاخود نەخۆشی سیەکانیان هەیە خۆڵبارین کاریگەری ڕاستەوخۆی لەسەریان دەبێت. داواشی لە هاوڵاتیان کرد لە کاتی چوونە دەرەوەدا ماسک بەکاربهێنن. زیاتر ئەو کەسانە تووشی ناڕەحەتیە بن کە لە بنچینە کێشەی تەندروستیان هەبوو لە سیەکانیانە بۆ نمونەوانێکەوە حساسیەتی درێژخایانیان هەیە ئەوانێکەوە تەنگە نەفەسی ڕەبویان هەیە یاخود تەنگە نەفەسیان هەیە بە هەر هۆکارێکی تر ئەو کەسانێکەوە کێشەی گیرفانەکانی دڵیا جیوبیان هەیە ئەمانە طبعاً ناڕەحەتترە بن و لە کاتێکا کە خۆڵبارین دروست دەبێت ئەمە زۆر جار هەیە نەوبیان بۆ دروست دەبێت بێتە هۆی تەنگە نەفەسی زۆر و ئەبێتە هۆی ئەوەی کە کێشەکانیان زیاتر قوڵ ببێتەوە و لەناو ئەمانەشە زیاتر مناڵان و بەساڵاتچوان ئەو کێشانیان زیاتر بێت لە ڕاستێکە. باشترین شدەوەیە کەوا لەم کاتانە کە خۆڵبارینەکە زیایی کردووە زۆر نەچیتە دەرەوە بۆ کاتی پێویست نەبێ یان ئەگەر زۆر گرنگ نەبێ زۆر پێویست نەبێ ئەتوانی لە ماڵەوە بمێنیتەوە لە ماڵەوە طبعاً چڕی خۆڵبارینەکە کەمترە بێ تۆ پەنجەرە و دەرگاکان داخە ماڵەکەت پاکەرەوە و هەروەها ئەگەر چوویتە دەرەوە کەمامە ببەستی ئاگامان لە مناڵەکانمان بێ مناڵ عادەتەن نەچێتە دەرەوە ڕەنبیاری بکات لە خۆڵا لە ئەوانە ئاگامان لیان بێ و ئەو ئەگەر هیچی کێشەی تەندروستی هەبێ دەروانەکان بە شێوەیەکی باشتر بەکاربێنێ خواردنەوەی شلەمەنی زۆر بەوە ئەتوانی کاریگەریەکانی خۆڵبارینەکە لەسەر خۆت کەم بکەیتەوە لەسەر تەندروستیت کەم بکەینەوە. باپەی پێشبینەکانی بەڕێوەبەراتی گشتی کەشناسی و بمەلەرزانی هەرێم کاریگەری خۆڵبارینەکە بەلاوازی تا کۆتایی ڕۆژی شەممە بەردەوام دەبێت و لا بەشێک لە ناوچە شاخاویەکانیش نمەباران دەبارێت.